9 ساڵە باوکی خۆم نبینیوە والله زۆر بیری دەکەم بەڵکو ئینشەڵا دوای مردن خوا لە بەهەشتا گشتمان کۆکاتەوە ئێوەش بە هەمان ژێر باوکتان براتان دایکتان خوشکتان مردووە مناڵتان مردووە بیریان دەکەن والله کاتێککە دەمرن بە یەکتر شاد ئەبنەوە بۆیە مردن دابڕانێکی کاتیە چەند ساتێک لە ئازیزەکانی خۆتدا ئەبڕی لەم ئازیزانەدا ئەبڕی ئەچی بەلای کۆمەڵی ئازیزی تر لەم خەڵکە جا دەبیتەوە دەڕۆی بۆ لای کۆمەڵە کەسێکی تر کە چەندەها ساڵە نەیانت بینیوە والله جارێ باپیری خۆت نەبینی لێ دەیبینیت نەنکی خۆت مامەی خۆت خاڵی خۆت نەبینیوە لێ بیان شا دەبیتەوە بۆیە خەمبارین ئێمە کاتێک کەسێکمان دەمرێ بەڵام مردۆکامان زۆر دڵخۆشن کە کەسێک لە ئێمە دەمرێ و دەڕا بۆ بەهەشت لەگەڵوانە کۆ دەبێتەوە بەڕاستی حەدیثێکی زۆر خۆشە پێغەمبەری خوا بەمانی باس صلی الله عليه وسلم کەواتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە ئەم ڕۆحی ئیماندارە دەچێت بۆ لای ئەو مردوانەی پێش خۆی کە مردون و بەهەشتین دەفەرمێ فيسألونه ماذا فعل فلان ماذا فعل فلان پرسیارەکەن دەڵێ فلان کەس ئەم مردۆ کۆنەکان پرسیار لە مردۆ تازەکەکە دەڵێ فلان کەس کوڕەکەم چیەکە ژنی هێناوە نەهێناوە کێ هێناوە کچەکەم شووی کردووە شووی نەکردووە شووی بە کێ کردووە خێزانەکەم شووی کردووە شووی نەکردووە پیاوەکەم ژنی هێناوە نەهێناوە پرسیارەکەن یەک بێک مردۆ کۆنەکان پرسیار لە مردۆ تازە ئەکەن ئەمیش معلوماتی تازەی پێ هەموو شتەکانیان پێ ئەڵێ دەربارەی کەسوکاریان یەک بە یەک مردۆ ئەوەی کە لە دنیادا ناسیتۆ بەهەشتیە لەوێ پرسیار دەربارەی کەسوکارەکەی خۆی لە تۆ ئەکات کەواتە دەمەتەقێ دەکەن قسە دەکەن ئەهلی بەهەشت خوا لەو کەسانەمان بگێڕ کاتێک کەسێک لە ئێمە دەمرێ کەسێکمان کەسێکی خۆشەویست و ئازیزی لەدەست ئەدات تۆ کەسێکی ئازیز لەدەست ئەدەی بێگومان خەمبار دەبین بێتاقەتە بین دەگرین بێتاقەتین بەڵام مردوەکانمان ئەوانەی کە بەهەشتین خوای گەورە بە ئەهلی بەهەشتیان قبوڵکە هەر هەمویان مردوەکانمان بە پێچەوانەی ئێمەوەن ئێمە خەمبارین ئەوان دڵخۆشن بۆچی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە ئەفەرمێ کاتە ئینسانی ئیماندار ڕۆحی دەکێشرێ ئەوەی کە ئەهلی ئیمان و تەقوای و بەهەشتیە یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی ئەفەرمێ ڕۆحی ئەو ئینسانە ئیماندارە دەبەن بۆ لای ئیماندارەکانی کە لە پێش ئەوە مردوونە ئەم کەسە دەڕوات بۆ لای کێ بۆ لای ئیماندارەکانی پێش خۆی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فلهم أشد فرحا به من أحدكم بغائبه يقدم عليه والله کەسێک لە ئێوە کەسێکی چەند ساڵە نەبینیوە کاتێککە دێتەوە ئەو کەسە خۆشەویست و ئازیزەی چەنە دڵخۆش دەبێ تۆ مناڵێکت هەبێ کەسێکت هەبێ خۆشەویستێکت هەبێ سەرنەگوم بێ کەس نەزانێت چی بەسەر هاتووە لە پڕێکە پەیدا بێ چەنە دڵخۆش دەبێ تەسەور ناکرێ ناتوانی وەصفی بکەی کوڕێکت 20 ساڵە نەبینیوە مناڵێکی خۆت باوکت چەند ساڵە نەبینی لە پڕات دەیبینی چەنە دڵخۆش دەبی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم والله ئەو مردوانە کە ئەهلی بەهەشتن دڵخۆش دەبن بەو مردۆ تازە کە هاتۆ بۆ لایەن لە ئەوەی چەنە ئێوە دڵخۆشە بن بە کەسێک کە هاتۆ بۆ لاتان چەند ساڵە نەتان بینیوە والله هێشتا ئەوان زیاتر دڵخۆش دەبن بۆیە خەفەت دەخۆین ئێمە بەڵام بەخوا مردۆکارمان دڵخۆشن والله کاتێک